بڵێ سڵاو بەیانیتان باش باش هەکار باینتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 تا ئێستاش هەکار هەر چاوەڕێیەکە من بەیانی باشەکەم خەیرەکە بەیانیتان باش لە هەر شوێنێکن بینەر و بیسەری بەرنامەی بەیانی 24ن ڕۆژێکی پڕ ئەنەرژیتان هەبێ ڕۆژێکی پڕبەختەوەری تەندروستی باش لە هەر کێشە و گرفتێکان لە هەر ناخۆشیەکان ئەمڕۆ ڕۆژێکی نوێ بە هیوام دەستپێکێکی نوێ و نوێبوونەوە بێت. سڵاوتان دەبێ خۆشحاڵین لە بەیانێکی دیکەی 24 لەگەڵتانین بۆ هیواین بتوانین کەشێکی باش دروست بکەین بۆ ئێوەی بینەرەوە ئەم تەوەرانەی کە ئەمڕۆ هەمانە و قسەی لەسەر دەکەین تەوەری باش و بەسوود بێ پۆمایەکێک لە تەوەرەکان ئەوەیە کە من خۆم دەمەوێت گوێم لێبێ لەبەرەوەی هەندێک تێبینیم لەسەر خۆم هەیە لەو بابەتە بابەتی میوە خواردن و بابەتی دانیشتنی خێزانی و هەموو ئەمانە کە کاگەرامی پرۆدیوسەریشمان هەر بەم شێوەیە باسی کردووە دەڵێ خۆمەکو دکتۆرێکی میوە خواردن و جۆرەکانی خواردن بەم شێوەیە ئینتروەکەم نووسیوە ئیتر ینی بابەتەکەمان بەم شێوە یەکەم بابەتمان باس لە خواردنی میوە گرنگجەکانی خواردنی میوە بزانین چۆنەوتیە و بابەتی دووەمیشمان باسی چاکەین ئەمڕۆ ڕۆژی گیانی چایە ئەتوانین لێرەوە پیرۆزبایی لە هەموو چاخۆرەکان بکەین ئەوانەی کە تۆ شەر چاخۆری هەکاروانە نوۆشی گیانتان بێوانی کە بە چاو دوانوسیان تێر ناخۆن هەتا قۆریەکەش تیا بمێنە دووەم قۆریش لێنێنەوە لەو جۆرەی ڕۆژانە ڕەنگە لە بەیانی کە هەڵدەسم تاوەکو دەخەوم نا بەو شێوینە بەڵام دەچا 15 چا بەو شێوە ئەمە هیچ نییە نانە زۆر نیە ماڵاوە بێ خاتری گرتۆ دەچا وەکو جارانیش نییانە و پیاڵانە بۆ ئێستا کوپە دەکو بەزای چەنێکە دەکو بۆ 15 بەو شێوازە بەڵام بەبێ شەکر دەخۆم باش نییە ئەوەشیان زۆر باشە ئەوەش زۆر باشە ئیترەوە هاوکاریش ماڵە نزیکی 2 لیترەکە بەڵام بەو شێوەیە چاخۆر نییە دەڕوە بەردەوام بمێنەوە لەگەڵمان ئەم بەیانیە من و هەکار هەوڵەین کە بابەتی سەرنج ڕاکێشتان بۆ نیشان بین و لە بەیانیەکەدا چەندین بابەتی بەسوود و هەمەڕەنگیش بۆ ئێوە بخەینە ڕوو. سەرەتا باز لە پێشانگای بکەین کە پێشانگایەکی جیاوازە لە بەغدا کراوەتەوە هاژە لە بەغدا یەکەم پێشانگای نێودوڵەتی پولی پۆست و دراوە لە کارکەوتوەکان کرایەوە کە یوسف محەممەد کەسێکە شەیدای پول کۆکردنەوەیە بەخۆی دەڵێت پولخواز لە شاری هەولێرەوە بەشداری کردووە بۆ نیشاندانی پوڵە بەکار هێنراوەکانی کە سەدەی ڕابردوو بەکار هاتووە لە هەرێمی کوردستان کە زۆر جار ئەم پولە لەو سەردەمەدا زۆر بەکارهێنرا بەداخۆی ئێستا زۆر کەمترە بەڵام لە هەموو وڵاتێکدا ئەم پولە هەیە و تایبەتمەندی خۆی هەیە بۆ نردنی پۆستە نامە هەر شتێکی دیکە کە بووە پولێکی تایبەتی لەسەر بووە پێم وابێ ئێستش ئەگەر پۆستێک بنێری بۆ دەرەوەی وڵات پێویست دەکات و هەندێک بابەتی دیکە شەگرێتەوە ئەم پولانە بۆیە ئەم پێشەنگای تایبەتە بەم پولانە کە دەستەی حکومڕانی کوردستان نزیکەی 230 جۆر پولی پۆست بە دیزاین بە گزارشتی جیاوازیان بەکارێنا پولەکان هەندێک تایبەتمەندی هەبوو زۆرجار ئەو سنبولانەی کە عێراق و هەرێمی کوردستانی تێدا دەناسرایەوە ئەنەخشێنرا بام بابەتە ببینین دواتریش لەسەر بابەتەکانی دیکە بەردەوام ببین و قساکەین. نمونەی پولی پۆستەی بەکارهێناوی 100 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستانی هێناوەتە نێو یەکەم پێشەنگای نێودوڵەتی بەغدا کە تایبەتە بە پول و دراوە بەکارهێناوەکانی عێراق لە مێژووی کوردستان 230 جۆر پول بە دیزایانی جیاواز هەبووە. یوسف کەمال هێندە خولەی هەڵگرتنی پولی پۆستەی هەیە شارەزایەکی تەواوی پەیدا کردووە لەسەر شێواز و بەکارهێنان و مێژووی پول و دراوەکان کە یەکەم کەس بووم لە ڕۆژنامەکان داوام کرد هەرێمی کوردستان پولی پۆستەی دەربکەوە بوو لە ساڵی 1993 یەکەم پولی پۆستە دەرچوو با سێفی دینارێک و 3 دینار و لەگەڵ 5 دینار بینایی پەرلەمانی بوو ئەلبەتە پێشتریش لە سەردەمی شێخ مەحموودیش پولی پۆستە دەرچووە بە ئانە و بە ڕوپیا. لە ساڵی 1970 تاکو ئێستا پولی پۆستە بەکاردەهێنرێت لە عێراق بە فەرمی 3 جۆر پولی پۆستە هەیە کە بریتین لە پولی ئاڵوگۆڕی نامە لە نێوان دوو وڵات پولی دراو کە وەزارەتی دارایی بۆ مامەڵە بەکاری دەهێنێت پولی فەرمی بۆ مامەڵەی نێوان دوو فەرمانگەیە.
كانوا يصورون العملات. زۆر جار بەو پول و دراوە بەکارهاتوانە دەڵێن قەدەغەکراوە، بەڵام نا ئەمە خەڵک وەک حەز و خولیا لە دەرەوە و ناوەی عێراق کۆی دەکاتەوە. ئەمە خولیایەکی دەودەوڵەتیە. زۆر جار لە هەموو دنیا سەرۆک و پاشاکان حەزیان بە کۆکردنەوەی پارەی کۆن و خشت و پوڵ و شتی فۆلکلۆری هەبووە. پێی دەوترێت زانستی زیندووکردنەوە. كلها تحت مسمى واحد هو علم النمويات. کۆکردنەوەی پولی پۆست و دراوە لە کارکەوتوەکان سەرباری ئەوەی کە هەندێک وەکو حەز و ئارەزوو تەماشای دەکەن، بەڵام داجات پولخوازان دەڵێن کە ئەمە پاراستی مێژووە بۆ زیندوڕاگرتی شارستانیەت. شوانجەباری کوردستان 24 بەغدا. ئەوجاهاژە بینە سەر تەوەرە سەرچەکەمان باس لە میوە هاوینەکان دەکەین. یەکێک لە جوانەکانی بەهاری کوردستان و هاوینەکەی دەرکەوتنی کۆمەڵێک میوەی جوان و سەرنجڕاکێشە لە ڕووی تام و لە ڕووی ڕەنگەوە. یەکێک لە میوە هەرە بە تامەکان و هەرە دیارەکانی شووتە لای تۆژە ڕواە بەڵێ هەرێ وڵا شوتی زۆر چێژێکی تایبەت ئێساوای لایەتوە هەکار لە وەرزەکانی کەشە هەیەی جاران خۆمان بوو هاوین بێت لە بەروی شووتی، بەڵام ئێستا لە وەرزەکانی کەشەیە، بەڵام وەکو هەکارەڵێ وەکووە نییە لە کاتی ینی لە وەرزی خۆی بێت، چونکە شووتی بە تایبەت شووتی دێمیەکان ئەوانە زۆر بەتامترە، زۆر خۆشترە، چونکە ینی بەڵام هەر کە باسی خواردنیەکرێ یەکسەر ئەڵێن باشە وانە، چونکە ئاوی زۆرتیە، بەڵام بایەمە بۆتان ڕوون بکەینەوە باشی و خراپیەکانی چییە و کەی بخورێ و چۆن بێت. بەجێ هەڵین بۆ دکتۆر هەڵوێست ئەو زانیاری زیاترمان لەسەر میوە و بە تایبەتی شووتی پێدات. سڵاو، من دکتۆر هەڵوێست. زۆڵێن دکتۆر هیچتان نێشتۆتە ئەم خەڵکە بیخوا، بۆیە ئەم ڕۆباسی شتێکتان بۆ دەکەم و دەڵێم دەستی لێمە پارێزن و تابی خۆن کەمە. واچنە نێو هاوینەوە و ڕۆژێک ماڵەوە شووتی تیانە بێ ناکرێ و بۆ ڕۆژی دواتر یەکسەر چینەی کڕی. هەمومان دەزانین کە شووتی پڕە لە ڤیتامین و کانزای بە سوودی وەک ڤیتامین سی، پۆتاسیەم، کالسیەم و B6 و ڕیشاڵ و دژە ئۆکسانەکان و بەگشتی بۆ جەستە هەمووی باشە. بەڵام بەم دواییانە دوو لێکۆڵینەوەی نوێ دەریان خستووە کە شووتی بۆ ئەو کەسانی فشاری خوێن و کۆلیسترۆڵیان بەرزە لە وێنەی نییە و زۆر چاکە. دەشڵێن بۆ کێشدابەزاندن و نەخۆشیەکانی دڵ و کەمکردنەوەی ئەگەری توشبوون بە شێرپەنجەی مەمک و پرۆستات و سیەکانیش باشترین خواردنە. یەکەم لێکۆڵینەوەیان لە گۆڤاری نەتریەنت بڵاو کراوەتەوە و دەڵێت ئەو کەسانەی شووتیان خواردووە ڤیتامین و کانزای جەستەیان باشتر بۆ لەوانی کە نەیان خواردوو. لێکۆڵینەوەکە لەسەر 56,133 کەس کراوە دەرکەوتووە ئەوانەی شووتی دەخۆن بەڕێژەی لە 5 پۆتاسیەم، مەگنەسیەم، ڕیشاڵ لە جەستەیاندا زیاتر بووە بە بەراورد باوانەی کە نەیان خواردووە. هەروە لە ژەمەکانی تریشدا شەکر و چەوری بەڕێژەی 5% کەمتر بووە لە شووتی نەخۆرەکان، چونکە شووتی حەزی مرۆڤ بۆ شەکر و ڕۆن کەم دەکاتەوە و ئەگە ڕۆژێک شووتی بخۆیت وات لێ دەکات لە ژەمەکانی تردا شەکر و چەوریش کەم بخۆیت، چونکە حەزت بۆ شەکر نامێنێ. لێکۆڵینەوەی دومیش گوتوێتی ئەو کەسانەی بۆ ماوەی 2 هەفتە شەربەتی شووتیان خواردووە خوێن بە ئاسانی بەناو بۆریەکانی خوێنیاندا ڕۆشت و ئەگەری گیرانی بۆریەکانی خوێنیان کەمتر بووەتەوە. دکتۆر جۆن ئەی گاڵەت کە پزیشکی پسپۆری نەشتەرگەرەکانی دڵە لە ئەمریکا لەسەرم دوو لێکۆڵینەوەی قسەیەکی کردو دەڵێت هەر بیستمانەکە هەموو شتێکی خۆش زیانی هەبێت، بەڵام شووتی خۆشیشە و چەندیش بیخۆی زیانی نییە. هەرچەندە هەندێک کەس لەبەرەوەی شووتی شەکری زۆرە تۆزێک سڵی لەیەکەنەوە، بەڵام ئەو شەکرێ لە نێو شووتیدا هەیە زۆر بە کەمی کاریگەری لەسەر ئاستی شەکری خوێن هەیە و وەک شەکری تر نییە، وەک شەکری سەرچاوەکانی تری خواردن نییە. ئەسڵەن ئەو ئاوڕیشاڵەی کە لەناو شووتیدا هەیە زۆربەی کاریگەریەکانی شەکرەکە ناهێڵێت. ئەمە جگەلەوەی کە بە هاویناندا جەستە وشکیش دەبێتەوە ئەو بڕە زۆرە ئاوەی ناوشووتی قەرەبووی بۆ دەکاتەوە. پۆتاسیۆم و دژە ئۆکسانەکانیشی کۆمەڵێک سوودی زۆریان هەیە وەک ڕێگری لە جەڵتەی دڵ و بەهێزکردنی ماسوولکەکانی جەستەمان. ڤیتامین سیشی تێدایە وەک باسمان کرد کە دیواری بۆریەکانی خوێن بەهێز دەکات و برینەکانمان زوو ساڕێژ دەکات. بۆ ئەم هاوینە شووتی چاک بخۆن. لەسەرم بابەتە بێگومان پرسیاری زیاترتان لا دروست بووە، بە تایبەت بە میوە هاوینەکان ئێستا
زۆر خواردنیان و بۆ کێ بە سوودە کێ نابێت بیخوات و ئەوانەی کە نەخۆشیان هەیە هەموو ئەمانە لەگەڵ دکتۆرە دلین ئاکرەی باس دەکەین کە پزیشکی خێزانیە جیالەوەی کە دکتۆر هەڵوێست هاوکارمان سوودەکاری و بە وردی بۆی باس کردین بەڵام دکتۆرە دلینیش زیاتر پرسیارەکان دەوروژین لەگەڵی دکتۆرە بەخێر هاتی باید باش ڕۆژێکی باش بە تۆ زۆر سپاس ڕۆژێکی باش زۆر سپاس سەرەتا لەوە دەمانێت دەست پێ بکەین سوودەکانی میوە هاوینەکان چین ینی بۆ گرنگە خەڵک بە تایبەت لە هاوینە میوە بخوا میوە بە شێوەیەکی گشتی میوە پێکاتێکی سەرەکی یانیش پێکاتێکی گرنگە لە خواردنی ڕۆژانەماندا بەخۆشی دەوڵەمەندە بە ڤیتامینەکان و بە کانزەکان و بە ڕیشاڵەکان و بە شێوەیەکی کەمی شەکریشی تێدایە هەندێک جووری میوە میوە لە وەرزێکەوە بۆ وەرزێک دەگۆڕێتن هەندێک جوور میوە هەیە لە کەشێکی دیاری کرا و دەگەشە دەکاتن بۆیە ناونراوان میوە وەرزیەکان بۆ نمونە میوەی هاوینیمان هەیە میوەی زستانەمان هەیە هەندێک جۆر میوە هەیە لە کەشێکی هاوینی ئێستا بوو نمونە ئێرە لای خۆمان و پێمان ناوە لە وەرزی هاوین دەبینین کەش و هەوە گەرم بووە لێ شێداری لایمان کەمە پێسمان وشک دەبیتن فەمیوەکانمان میوەی هاوینە بە شێوەیەکی گشتی پڕئاون پێر ئاون کەەوە شوە دەکا پێسمان بە شێداری بهێڵێتەوە تووشی وشک بوونەوە نەبین بە شێوەیەکی گشتی وەلو ئەوە جێگرەوەی ئاو نییە بەڵام ئەوەش ڕێژێکی باشی ئاوی تێدا بوو نمونە شوتی لە 1992 ئاوە خۆخمان هەیە گندورەمان هەیە مشمژمان هەیە قەیسیمان هەیە زۆر جۆر میوەمان هەیە کە لە لێرە لە کوردستاندا دەڕوێنرێتن کە پێک هاتووە لە ئاو کە ئەمە پێکاتەی یان تایبەتمەندی میوە هاوینیەکانە کە بەشێکی زۆر ئاویان تێدایە ئەم ئاوەش وا دەکاتن وەکو باسم کرد لە وشک بوونا بمان پارێزیتن و خانەکانی لەشمان بپارێزیتن دووەم تایبەتمەندی دووەم ئەوەیە کە ئەو میوانە دژە ئۆکسانیان تێدایە ئەم دژە ئۆکسانەوە دەکاتن خانە شێرپەنجەیەکان لەناو ببرێن لە مەرحەلە بیداییەکانەوە کەمەش دژە شێرپەنجەیە بە تایبەتی شێرپەنجەی خوێن شێرپەنجەی کۆڵۆن هەروەها دەکاتن کردداری هەرسکردن لە گەدە و لە کۆڵۆن ئاسان بکرێتن کەمەش زۆر باشە بوو هەرسکردن بە تایبەتی ترێ و شووتی و خۆخ و بەشێکی هەرە زۆری ڤیتامینەکانیان تێدایە بۆ نمونە ترێ ڤیتامین ئەی و بی و سی تێدایە شووتی ڤیتامین بی و سی تێدایە هەرێکێک لەو میوانە بگرە بڕا و دەوڵەمەندە لە بەژڕێژەیەکی بەرچەوی ڤیتامینەکە ینی هەتا باسی سوودەکانی بکەین هێشتاکەمە باشە دکتۆرە لە سەرەتاوە باسیەوەت کرد کە میوە هاوینیەکان ڕێژێکی زۆر ئاویتیایە بەم شێوەیە باشە زۆرێک لەو میوە هاوینیانە لە سەرتاو لەگەڵ هەکاریش باسمان کرد ئێستا لە وەرزەکانی دیکەشدا هەیە کەواتە لە پێکاتەکەیە هەمان سوود و ڤیتامین و ئەو سوودانی باست کردایە بێ ئەگەر لە وەرزێکی دیکەیا بڕوێنرێ هەر میوەیەک لە وەرزی خۆی بخۆردرێ باشترە بۆ نمونە شووتی لە هاوین بخۆردرێت لەگەڵ خۆخ هەم لە ڕووی پێکاتەکانی ڤیتامینەکان و ڕیشاڵەکان هەم لە ڕووی کانزەکانەوە ئەو سوودەی نابێت کە ئێمە لە زستان لەمان یەک و دوو ئەو شووتیە بخۆین هەمان شووتی چونکە ئەمە وەکو بڵین دەستکردی مرۆڤە بەس ئەگەر شووتیەکە سروشتی بیت یان میوەکە سروشتی بیت لە کاتی خۆی بیت بەحکسەوە بە باسی زستانە بکەین پرتۆقال سێو ئەمانەش ئەینەشت ڕاستە ئەمانە بوو کاتی زستان دروست کراون ئەمانە سروشتەکەی وایە پڕە لە ڤیتامین سی کە دەمان پارێزیت لەو هەوکردانەی بەردەوامی و ئەندامی هەناسە ئەمە لە هاوین ئێستا بخوردرێتن دکتۆرە دلین زۆر زار تێگەیشتنە چی هەڵە هەیە لای نەخۆشەکان ینی نەخۆشی شەکرە نەخۆشی شەکرەی هەیە ڕێژەکەی بەرزە بەڵام هەر پێی دەڵێن میوە بخۆ میوە بۆ هەموو شتێک باشە دروستە ئەوانی نەخۆشی شەکریان هەیە هەموو میوەک بخۆن نەخێر میوە ڕێژەی شەکرە لە میوەکەوە بۆ میوەیەکی دیکە دەگۆڕدرێتن ئەوانەی نەخۆشی شەکران هەیە پێویستە بزانین یەکەم جار شەکرەکەیان کۆنتترۆڵیان نا ئەم شەکرەیان ئەمەش بە کۆنتترۆلی سێمانگە دەکرێتن بەپێی شخصەکە بەپێی کەسەکە دەگۆڕدرێتن بوو نمونە کەسێک شەکرەی هەیە بەڵام کۆنتترۆلە دەتوانین ڕێژەیەکی کەم پێ بڵین دەتوانی یەک پارچە شووتی نیو پارچە شووتی بخۆی بەڵام کەسێکی دیکە کۆنتترۆل نییە بڵین
ڕێژەی شەکری سێ مانگەکەی لە نوێدا زیاترە ناتوانانی ئەو شتانە بخۆ ئێمە زۆر جۆر میوەمان هەیە شەکریان تێدا دەبی یان لەیمە نەکەین یان لی کەمکەینەوە ئەمەش میوەی هاوینەکان دەکرێت باز بکەم ئەو میوانەی کە ڕێژەیەکی بابینەریش بزانن ئەو میوانەی کە ڕێژەیەکی بەرچەو شەکریان تێدایە یان دەبی کەم بکرێتەوە یان دەبی مەنع بکرێت وەکو خورما باش خورما ڕێژەیەکی زۆری تێدایە خورما بە میوە دادەنرێ بەڵێ خواردنێکە و شووتی هەروەها گندۆرە هەمانە زۆر جووری دیکەمان هەیە بە تایبەتی هاوینەکان شەکی تێدایە بەڵام میوە زستانیەکان پرتوقال سێو لەیمۆن شار بە هەمان شێوە شکری زۆرە شەکری کەمە لەیمۆن لەیمون و سێ و پرتقال شەکریان کەمە ئەمانە موز شەکری کەمە بەڵام ئەگەر موزەکە پێی گەیشت و بێت شەکرەکەی زۆرتر دەبیتن موز بەڵێ باشە دکتۆرە میوەکان بە شەربەت بخورێ یاخود بە فرێشی وە تازەی ئەمە دەگەرێتەوە سەر خۆتی کەسەکە بەڵام لە ڕووی پێکاتەکان لە ڕووی مفاهەکان کو بڵێم باز بکەین لە ڕووی ئەوە ئەگەر بە فرێشی بخورێت باشترە چونکە ئەگەر هاتوو بکرێتە شەربەت لە ڕیشاڵەکان لێکەم دەبنەوە ئەمەش پێویستیەکی زۆرمان بە ڕیشاڵەکانە زۆرەی نابێکەوەکو بە فرێشی بخورێ خۆت بە ساخ بە نسبەت ڤیتامینەکان و کانزەکان احتیمالە نفسی سوودیان هەندێک کەمتر بەڵام ڕیشالەکان تێک دەشکێنرێت ئەمەش پێویستیمان زۆر بە ڕیشالەکانە فایبەر لە بوو کردداری هەرسکردن لە بوو قەبزی ناهێڵیتن و لە بوو تێربوون ئەگە هاتو ئەو میوەیە بە فرێشی بخۆی لەوانەیە پێویستیت بە زیاتر خواردن نەبی پێی تێر ببی بەڵام ئەگەر هاتوو بە شەربەت بکێ شەربەت و بخۆری لەوانەیە ئەو تێربوونت بۆ دروست نکاتن زیاتر پێویست بە خواردن بیت و چەوری بخۆی و میوەش وەکو چونکە چەوریت ئێدانە یان کەم چەوریت ئێدا هەندێکنەوە ئەمیوەمان هەیە چەوریت ئێدایە بەس ڕێژەیەکی کەم بەڵام چونکە کەم تێدا هەیە زیاتر ڕیشاڵەکانە زیاتر شەکرە شەکریش بە ڕێژەیەکی کەم هەستی تێربوونە زیاتر دەکە لە بوو دابەزاندنی کێش باشە بەڵام بە شێوەیەک یعنی زۆر زیادەوەی هاژە باسی لەوە کرد میوەکان بۆکو شەربەتی فرێش بخورێت بەکار بهێنرێت بخورێت یان طبیعی شێوازێکی دیکە باشە میوەکان لە کاتی ئاسایی بخورێت یان هەندێک جار وشک دەکرێتەوە بە وشکی بخورێ ئەستا زۆر میوەی وشکت لە ناو چەرەساتە هەموو میوەکان وشک کراوەتەوە بەپی میوەکە دەگۆڕێتن بەپی میوەکە بەڵام بە فرێشی سوودەکان تایبەتمەندەکە بە فرێشی زۆرترە لە وەکو بە لە وشکراوە یانیش وەکو شەربەت یان هەیە دەکەنە ناو فریزەر بەس هەر بە فرێشی باشترە واتە بە وشکراوەیەکە زیانی نییە شەکرەکەی چڕ نابێتەوە زیانی نییە بەس جاری و هەیە هەندێک دیراست کرایە لەوانەیە شەکرەکەی چڕ ببتەوە زیاتر ببیتن لە هەندێک بۆ نمونە لە هەنجیر ڕێژێکی زۆر شەکی تێدایە کە وشک دەکرێتەوە شەکرەکەی زیاتر دەبی چڕ دەبتەوە بەڵام هەندێک میوەی دیکە هێنەوە نییە بەپێی میوەکە دەگۆڕێت بەڵام هەر میوەیەک لە وەرزی خۆی لە کاتی خۆی بخورێتن و بەفرێشی تەمان باشترە ڕاستە باشە ئێستا دکتۆرە بمانێ و نەمانێ ژینگە گۆڕاوە شێوازی ڕواندن و چاندن و بەرهەمهێنانی میوەکان گۆڕاوە زۆرێکیان لە ناو خانۆ پلاستیکەکانە بەرهەمەهێنرێ ئەنی کە ئەمە شێوازێکە لە جیهانە پەیڕەوەکرێ دروستیان نا ئەمە شێوازێکی نوێیە بوو هەبوونی میوە لە هەموو کاتێکەوە هەموو کاتێکدا ئەگەر بە بیرمان بێت کە ئێمە منداڵ بووین لەوانەیە بەزستان بەدەگمەن یان نەماندیت بە میوەیەکی هاوینە خۆخت نەدیتە بە یان مشمش یان قەیسی ئاڵ و باڵ شتانە هەمویان گندۆرە نەماندیتە بە بەڵام ئێستا دەبینین هەیە ئەمەش شتێکی باشە زیانەکانی هەیە خراپەکانیش هەیە شتێکی باشە بەڵام ئەو ڤیتامینانەی کە ئێستا باسماکە کاک بەستروشتی بەرهەم بهێنرێت کە بەدەستکردی کە ئەو شتانەی حتا تامەکەی لە ڕووی تامەکەەوە ئەگەر بێت و تاماشا بکەی عینەن تامنێکە لەو کاتی خۆی بەرهەندی بۆ نمونە هەنجیری ئاکرێ بەڵێ لای خۆیان هەنجیری لای خۆیان نەشی هێناوە بۆمان دکتۆرە فەرقی هەیە لەگەڵ هەنجیرەکانی ترە طبعا هەنجیری ئاکری چووکە سروشتیە دەستکردی مرۆڤ نین تەداخلیان نەکردووە مرۆڤ دەبینی تامەکەی ڕکلامەکی باشە بۆ جوتیارەکانی ئاکرێت سەدەهان ساڵ نەگۆڕاوە
عینەن تامە عینەن بەبیرم دەکەم منداڵم ئەو هەنجیرم دەخوارد ئێستا چکە دەچم عینەن تام باشە دکتۆرە زۆر جار بابەتێکی دیکەیە مەسەلەن ئێمە هەمومان میوە دەخۆین دادەنیشین وڵێ بەڕاستی جاران وان نەبووم کە منداڵم نەم دەبینی بەو شێوازەوی بەڵام ئێستا وایە دادەنیشی با بڵێن هەنجیر هەیە توێکڵەکەی لێ دەکەوە بەڵێ خیار دێنی توێکڵەکەی لێ دەکەوە یعنی هەموو زۆربەی میوەکان وا لێ دەکەن توێکڵەکەی لێ دەکەنەوە اینجا دەخۆن ئەمە سوودەکانی لەدەست نادا طبعا هەندێک میوە هەیە ڕیشاڵەکان کێستا باسم کرد ئەمەش میوە وتە هەیە ڕاستە. بە فایبەر دەوڵەمەندە ئەم فایبەرە وا دەکات کردداری هەرزکردن ئاسان بکاتن قەبزی نەهێڵیتن لە ئەوانەی نەخۆشی کۆلۆنیان هەیە ئەن هەندێک نەخۆشیان قەبزی درێژخانیان هەیە یان ئەم میوەیەوە دەکاتن کە ئەو ڕیشاڵە لەدەست بداتن کە ڕیشالەکە لەدەست دەکەواتە ئەم استیفادەیە نما بەداخەوە هەڵەیە باشە دکتۆرە ئەو میوانەی کە ئێستا لە دەرەوە هێنرێت هەندێک میوە هاتووە کە لە کوردستان بەرهەم ناهێنرێ بنمونە مانگۆیە ئەڤۆگادۆیە هەندێک میوەی تایبەتە کاکیە کە کاکی ئێستا لێرە بەرهەمە هێنرێ ئەمانە لەگەڵ سروشتی ئێمە نەگونجاوە تا چەنە توانین ئێمە لە وەرزەکانی دیکە بەکاری بێنین یاخود وەکوی بڵێ بەرهەمێکی ناوخۆی خۆمان نییە ئاگامان لێبێ چۆن کراوە ئەمانە سوودیان چۆنە ئەمانە عینەن نفسشت لەوێن دەریش لە بوو کاتێکی دیاری کراوە بەڵام وەکو دەستکردی مرۆڤ لە هەموو کاتێک لە هەموو وەختێک دروست کراوە بە حتمەن لەوانەیە لە ڕووی ڤیتامینەکان و شتەکانە وەکو ئی کاتەکە نەبیتن بەڵام هەر باشترە کە نەمان بۆ و ئێستا ئەوانیش ئەڤۆکادۆ بیت ئەناناس بیتن ئەوانە دەوڵەمەندن لە ڤیتامین B و A C بە ڕیشاڵەکان بە کانزاکان پۆتاسیۆم سۆدیۆمیان تێدایە ڕێژەیەکی کەم مەگنیسیۆم ئەمانەش پێویستن بۆ لەشی مرۆڤ بەبێن باسی مۆز بکەین مۆزێکی پێگەیشتو ئەمە زۆر دەوڵەمەندە بە پۆتاسیۆم و هۆرمۆنێکی تێدایە تریپتۆفان وەکو پێکاتەیەکە تریپتۆفان کە تریپتۆفان کە چی دەکاتن ئەمە یارمەتی دەرێکە بۆ مێشکمان کە هۆرمۆنی سیرۆتۆنین برێژێتە ناو خوێنەوە ئەم هێرمۆن ئەو سیرۆتۆنینە چییە هۆرمۆنی سەعادەت هۆرمۆنی خۆشبەختی ناسراوە ئەگەر ڕێژەیەکی باش مۆز بخۆی هۆرمۆنیش خۆشبەختی زیادە باشەوە دکتۆر مەسلەی مۆزەکە چی بووی کە ئەمان چەند وەرد ساڵە بە حساب ئێمە مۆزە خۆین و ئەوە نییە و ئێستا مۆزیش نەبوو مۆزیش ئەمە مۆز جووری هەیە جووریای کۆ بڵێن پێکاتەکانی ئەنی خوشک و براکانی ئەنی ئەمە خێزانیان خێزانی مۆز بەڵێ ئەمە خێزان یەکێک ئەو ناوەی باسم کرد باسییان کرد بەبیریشم نییە زۆر معلوماتم لەسەر نییە بەس وەکو ئاگام لێبوو وەکو موزە بەس ناوعکی دیکەیە ئەمە ناخورێت ئەوها دەبی بکۆڵێنرێتن وەکو من ئاگام لێبوو بڵێ بە ڕوخسار جمکن وەڵا بڵێ دکتۆرە بکەین بەش لە قەینە ئێستا شتێکی دیکە هەیە بەڕاستی ینی لای خەڵک ڕوون نییە و سوودەکانی و زیانەکانی زۆر جار لەگەڵ چای خواردنەوەکەم لە ڕۆژی جیهانی چاشە پێم وابێ بابەتێکمان لەسەرەوە هەیە لەگەڵ چای خورما دەخورێ لەگەڵ چای خورما دەخۆ بڵێ ئەمە سوودی خورمایەکە دەبا یان سوودی چایەکە دەبا یان بە هەردووکی پێکەوە خراپە چۆن ئەم بابەتە بەخۆی خورما پێک هاتووە لە شەکر مەلە ڕیشاڵی تێدای هەروەها بەشێکی ئاسنیشی تێدایە کە ئەمە دەخۆین ئەوە هەم مۆزەمان پێدەبەخشی هەم لە ڕووی شەکرەکەەوە هەم لە ڕووی ڕیشاڵەکانەوە مهمە هەم لە ڕووی کانزایش تێدایە ئەم چا هەمووان دەزانین چا ناهەڵیتن مادەی ئاسن لە جسممان هەڵبمێژیان کەم دەکاتەوە میشتنی ئاسن لە خوێنمان لە گەدەمان لە خوێنمان کە دایمان کە دەبین ئەوانەی زۆر چا دەخۆن تووشی کەم خوێنی دەبن یان تووشی کەمبوونی ڕێژەی ئاسن دەبن فەمەش لەوانەیە وەکو نفسی میکانیزم ئیش بکاتن ئەم استیفادەی ئەم خورمایە نهێڵیتن کەواتە ئەمە ئەتوانین ئێستایانی بڵین بۆ چاخۆرەکان ئەمە خراپ بۆ مەیکەوتت ئەمە ناتوانم بڵێم خراپە بەس دەڵێم هەندێک جار زۆر خواردنیان لە زۆر خواردنیە بەضابەت هەندێک جاریش دەڵێن ئەوانەی چا دەخۆن شەکری ئەمە ناکە و شەکری کە دەستکردا ئەمە خورماکە دەکەم کە شەکرێکی سروشتیە لەو ناحیە و لەوانێ باش بیتن بەس هەموو شتێک زیانی هەیە و استیفادەش لەسەر چا شتێک بە دکتۆرە بڵێن چا زۆر خواردن ینی خراپە چا زۆر خواردن خاصەتەن دوای نان طبعا نەهێڵیتن
ئەو ئیسیفادەی لە خواردنت کردووە بشتەنە خوێنێت بوو نمونە مادەی ئاسن کەم دەکاتەوە ناڵیت مادەی ئاسن ئەو خواردنێکە خواردوتە بەڵێ ئەویان خراوە بەڵام واز نایانە نەمانە دائیمەن کە دەبینین خاستە لە ئافرەتەکانیان لە ئافرەتیاندا منداڵ دێتن تووشی کەم خوێنی بووە کە لی دەپرسی تووشی کەم خوێنی بووە کە تەماشا دەکەی ئاسنیان کەمە لی دەپرسی وڵا دکتۆرە چای دەخواتن چا خاستن دوای نان چا خاستن بۆ منداڵ هەر نابێتن حتى بۆ گەورەش چا دوای نان طبعا باشە دکتۆرە دوا پرسیارە لێ بکەمەویش میوەکەی بخورێت باشە و ینی کاتەکەی بستەبت کاتەکەی کەی باشە و دوای نان خواردن خواردنی میوە سوودی هەیەە میوە خۆی نەبێت بە خواردنێکی سەرەکی بخۆردرێتن میوە دەبێتن بە خواردنێکی لاوەکی دامرێت ینی خواردنێک کەم کە دەخۆی یارمەتیدەری خواردنەکانی سەرەکیە بۆ نمونە لە بەیانیان دەتوانی پارچە شووتیەک لەگەڵ پەنیر لەگەڵ سەمۆن ئەوانە بخۆی هەنجیرێک خۆخەک شتێکی بەسیت بەس نابی زیادەڕۆی تێدا بکەی هەر شتێک زیادەڕۆی بکەیت چەند باش بیتن خراپ دەبیتەوە بەڵێ پێشنان دەتوانی شتێ بخۆی پێشنانی نیوڕانان پێش بەیانی یان پێش ئێوارە دەتوانی پارچە میوە بە ئەنوا زڵاتی میوە بکە کوپێک دوو کوبدا بنێ ڕۆژێ دووجار بخۆی هیچ زەڕاری نییە ئەمن بوو دەڵێن پێشنان حتا تێر ببی هەم تێر ببی هەم خواردنەکە زوات ئەم تووشی کەشدا ببەزیتن هەمیش استیفادە لەو میوەیە بکەیت زۆر جاریش دوای نان بەس ئەگەر دوای نان دەبی بە 2 ساعات ئەوها هەتا بتوانین ئەینەن استیفادە دوای خواردن نابێت دەبیت دوای خواردن بەڵام دەبی دوای بۆ نابیتن دەبیتن بۆ ئەتیادیە چونکە زۆر توێژینەوەمان خوێندۆتەوە دکتۆرە زۆر جاوتێتی لە دوای نوێی شەوە میوا بەبێژە هەر لە لەشتا ئەمە دروستە لە دوای نوێژی نوۆی شەو یعنی سەعات نوۆی شەو لە دوای ئەوە میوە زیانی زۆرترە بێ وەگلەوەی کە بە شێوەیەکی گشتی ئێستا توێژینەوەکان دکتۆرە ببوورە ئەوەندە زۆرن خەڵک سەری لێ شێ وانی زۆر جوڵای لێە جۆرە میوەی هەرواز لێ بێنێ و نەیخوا نەکجار دش بەیەکیشن ڕاستە بەڵێ توێژینەوە لە وڵاتێکەوە لە وڵاتێکی دیکە دەگۆڕێت لە کەسێکەوە لە بۆ کەسێکی دیکە دەگۆڕێت لەوانەیە لە توێژینێک لە ئەمریکا بکرێت وەکەوت توێژینەوە نەبیت کە ئێستم بێم لە هەولێر بکەم فەرقە بەڵام بە شێوەیەکی گشتی خواردنی هەر شتێک بی لە دوای سعات هەشتەوە زیانەکانی زیاترن بۆ نمونە هەم تووشی ترشەلۆکی گەدە و بەد هەرسی دەکاتن حتا خەوەکەت زۆر مرتاح نابی بۆ نمونە ڕۆژێک تەجروبە بکە لە دوای هەشتەوە هیچ مەخۆ حتا چاش مەخۆ هیچ بزانە ئەو شەو چۆن بەیسراحەت خەوەکەت کوالیتی خەوەکەت باش دەبیتن هەر شتێک نەک بەسمی و هەر شتێک بەڵام ئەگەر هاتوو حتا سەعات 12 شەومی و چەرس و بە کەیفی خۆت بخۆ و کێک و ئەوەختی دەبینی بەیانی هەڵستای مەعیدت باش نییە یان تووشی ترشەلۆک بوو یان شەوەی خەوم لێ نەکەوتیە مرتاح نەبوو خۆشیشە شەو خەبەر دەبێتەوە بۆ ناو ئەو سەلاجێ بەڵێ زۆر سپاس دکتۆرە خۆشحاڵ بووین سپاس بۆی کام بەیانیم زانیاریانت پێدەین زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بیتن چاو سپاس لە پارێزگای دهۆک ماوەی 3 مانگا خزمەتگوزاری دەرونی تایبەت بەو منداڵانەی کە لە خانەی بێسەرپەرشتاندان خزمەتگوزاری تایبەتیان هەیە بۆیان تەرخان کراوە لەلایەن پسپۆرانی دەرونی و تایبەتمەندیە دەرونیەکانەوە بەڕێوە دەچێت کامە بە شێوەیەکە بە دوواداچوون بۆ حاڵەتی دەرونی و مناڵانەکرێ کە بەرکەوتی کێشەی کۆمەڵایەتی خێزانی هەموو ئەمانیان هەیە و پێویستیان بە یارمەتیدان و چارەسەری دەرونی هەیە کە لە دوهۆک لە ڕێگەی ئەم سنتەرەوە یارمەتیانە درێ و کاریان بۆ کرێ تا بزانن ئەم منداڵانە کێشە دەرونیەکانیان چییە لەسەر ئەم بابەتەش هاوکارانمان ئامادەکاریان کردو. دەمێ سێ مەهایە دکتۆر نەوزاد دەست بکاری خوا ناوا vê malê da kiriye. Malaka avaya lê akinciyên wê bêsemiyanin. Alozî û kêşeyên xêzanî beşek ji van zarokan gihandina qonaxekî goçi xweşî ji vê jiyanê êdî nabînin. û hindek ji wan jiyan hemî nevên. Ji koma 25 kesa 8 heta 9 wana haletê wayê derûnî gelekî xerab bû.
تێدا هەبوون تا ڕادەیەکی هزرێن خۆکوشتنێ هەبوون بەلێ خۆشبەختانەوەات خیلالیوان 4 مەهادا مەشیە حتا ڕادێکی باش خزمەتە وان کەسا بکەن حتا نوکە باشترە ڕەوشاوە باشترە بەلێ پرانسی ئەف زارۆکیت هەنێ پێدوی پاڵپشتەیەکان بەردەوامە. پرانیا زارۆکên navamalên bêsemiyan da ji encamê arîşeyên xêzanî gihiştnet nava van malan da. Goşberwan arîşan jî rewşa derûniya gelek şwan pîwîstî bi çareseriyê bû û bi gotina pizîşkê serpereşt. Hindek halet gihiştbûna radahizir û hewlên xwekuştinê. Bi gotina rêveberiya çavdêriya Duhokê vekirina pişka xizmetên derûnî navamalên bêsemiyanan da palpiştiyeka giring ew pêwîst e berdewam be. یت جیانێکە ئاستین دا دەرباز بووین تووشی gelek derd û girفتên derûnî bûyne ji ber wê yekî me pê baş bî em kar ser meselê derûnî bikin xweşbextana diğer rêkxrawên nêvdewletî û her wasên navxwî me şiya em vî karî bikin. Ev destpêşxeriya ji layê rêkxraweka navxweyî gob hemahengî digel rêkxraweka biyanî û rêveberiya çavdêriya civakî hatiye kirin û bi gotina serokê rêkxrawê ev hewa dê bo 6 mehan berdewam be. Em di berdewamiyê deyne van 6 mangê xwe xelas kirin eger hatu me dît gelek tiştê başterê çêbûn me bere bû maye 3 sala îşallah gen rêveberiya çavdêriya civakî li parêzgeha Duhokê vî projeyê wajû bikin. Li parêzgeha Duhokê 3 malên bêsemiyan hene û zêdetirî 40 zarok têde vehewandîne. Heverist Recep, Kurdistan 24 Duhok. زۆر جارە وترەیە بەدەم چای خواردنەوە کێشەکانمان چارەسەرەکەین زۆر ڕاستیشە چونکە چایەک خۆردانیشە کێشەکان چیە بخۆیان چارەسەرەکرێن و هیچ شتێک بە خۆش و بە ناخۆشەوە بەردەوام نابێ هەمووی تێپەڕێ جاگەر بەیەکۆ دابنیشین گوێ لە یەکتر بگرین ئەکرێ کێشەکانمان چارەسەر بکەین و گوێ بە دنیانەی چا خواردنەوەیەک ئیتر ژیان خۆشەکە بەردەوام بەتایبەت لەگەڵ کەسێک کە لەلات عزیز بێ ئەوە زۆر با بڵێن جیاوازتر ئەگەر چاکە تاڵیش بێ بێگومان یانی چایەکی تاڵ لەگەڵ هاوڕێکی شیرین ناڕەحەتیەکانی ژیان ئاسان دەکات و پەلەکردن هیچ شتێک چارەسەر ناکات بەڵکو کێشەکان خۆڵتر دەکاتەوە ڕاستەوە گوتم بەدەم چای خواردنەوە کێشەکانمان چارەسەرەکەین ئەگەر بەیەکۆ دانیشین و گوێ لە یەکتر بگرین ئەکرێ کێشەکانیشمان چارەسەر بێت دانیشە چای بخۆرە و هێواش ئیتر نەرمی نواندنێک بۆ دێ بە چاوە ئەویان تۆ زیاترت بۆ دێ کە دادەنیشی چایەک لە پێشە بەتایبەت چایەکی باش بی ئێستا ئێمە منطقەی ماو شوێنێک با بڵێن کە ئێمە لێ هاتوین وەکو عشیرەتەکە با بڵێن منطقەی ئێوە کوێ لەکوێوە هاتون منطقەی زرارەتی باشە بەڵێ لێ بە چا خواردن هەر زۆر کارە ساتن ئەوان ئەین بەناوبانگن بە چا خوارد بۆ شێواز ئەگەر بۆ حاڵە بێەوە مشکلشتان نیەوە نیە مشکلێتیمان نیە کێشەتان نیانی هیچ مشکل وڵات کێشەمان لەسەرەوەی شەکر نەمینێ کێشەکەشمان هەر پەیوەندی بە چا هەبێگەر جاها کارەگەر بە بێش شەکر بیخۆنەوە زۆر باشترە ناوەڵا بەخۆم بەبێ شەکر دەیخۆم بەڵ ئەوانی زۆر ڕاستگویانە نەوەڵا باشە لەسەر چا قسە بکەین یاژە بابەتەکە بکەین لە بابەتەکەمان گفتوگۆکەمان گەرمتر بکەین ئێوەش لەگەڵمان بمێنەوە و چایەکی بەیانیانیش فۆن من و هەکارێستا پێمان ناکرێ بەڵام ئێوە بەدەم سیرکردنی ئەمەوە چاکەشتان بخۆنەوە چونکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی چایە کێ هەیە چا نەخواتەوە بە تایبەت هەکارەگەر بگەڕێمەوە بۆ سلێمانی کە باسی سلێمانیەکە یەکێک لە شوێنە دیارەکانی یەکسەرڵی چایخانەی شعب چایخانەی شعبیشتر بۆ خۆی چایخانە زانین کەی دامەزراوە ئەم چایخانەیە گرنگی چی بووە بەهۆی یاخود لەگەڵ چاخواردنەوەیەکە بەس و خواسی چی لەوێ دەکرێت خۆری جیاواز هەندێکجار هەیە ڕەنگە ئەم باسانە لە لای ئەوان بێت ڕاستە بۆیە بەڕێز عومەر وەستا شەریفی چایەتی خاوەنی چایخانەی شعب لە سلێمانیەوە بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵمانە وەستا عومەر سڵاوت لێبێ بەیانی باش لەوە دەست پێ بکەین هاژە بۆچی چا خۆشە دەستان خۆش بێ سپاسان دەکەم چا والله جا هەیە حەزی لە شان نەبێ شێ حەزی لە شانیە بە یعنی زەلانی وامان نیە مەسەلە نیسانی وا هەیە تێرە و مەسەلە
لە باتی پێ شاخواتەوە ئێمە وەختی خۆی دکتۆرێکە بوو لە وەستادی جامیعە بوو هاتە خوارەوانێ ئەو چایەکە بتوێکە شاژی خەسی قوڕا یعنی خەز قوڵا و شۆم بۆ ئاوەم تێ کرد یعنی شوار پێنجی خواتەوە لەوە زاخاوی مشکە بەلای ئێمەوە جاوەز تا پێم بڵێ ئەم بەیانە چەند خۆری چاتان لێناوە تا ئێستا چاکەتان حازریانی چەند چا ڕۆشتووە ئەم بەیانە چەند چاخۆر هاتووە بۆ چایخانی شعب وەڵا ئێمە لە پێنجەوە چا لێن بۆ خەڵکە ئەو خەڵکە نیوەی لە ماڵۆ چا ناخوا هەموو یە بۆ ئێرە کاکە نیوەی هەم یەتە چاخانەکە چاخواتەوانە زۆری ئەخرە ئەوەیە لە چاخانەی شعبیش تام و چێژێکی تری هەیە گیان تامی چای خۆش ئێمە چای خۆشمانێک گاکە چاکەی خۆ هەیە سێ چوارێ خواتەوە شەو بە ڕۆژە بەیانیان چای دیش لەمەشمان زۆرە خوێتە لێرە هەمانە چوار پێنج یە خواتەوانێ چای خەستی جایتر ئەو شایەکەی خۆیتەوە تۆزێ زاخای مشکە دیاتەوە خۆشە ینی باشە باشە وەستا عومەر چاخۆری سەیرتان لەلایە ئەوانەی کە زۆر زۆر بەقۆری چای دەخۆنەوە بۆ پێی مامەڵە زۆر لەگەڵ مشتری دەکەی خەڵک زۆر دەدادەنی چا بخوا لای ئێمە هەمانە زۆر هەیە ئێمە هەیە لە پیاڵە ئەلێ پیاڵەکە بچووکە ئەلێ بەکوب بۆم تێکە بەکوب بەیخواتەوە جاری وایە دوو کوبە خواتەوانە لوشایە ئێستا هەمانە لێرە ئەلێ بە پێخوا پیاڵەکە بشکۆلەیە لە کوپا بۆم تێکە لە کوپەکە بۆی تێکەن دواتیانێ خواتەوانێ باشە وەستا عومەر بەو پێی کە ئێوە خانەوادەتان کە خێزانتان ئەگەڕێتەوە هەر ئێوە لەم چاخانەیەدا بەردەوام بوون مێژووی چاخانەی شعب چۆنە و یەکەم جار کە چا هاتە سلەیمانیەوە چۆن بووەکەی بووە ینی مێژوویەکی چا خواردنەوەمان بۆ باسکە لە سلێمانی وەڵی مێژووی چا خواردنەوە خۆ لە سلێمانە نازەم بەگەرێتەوە بۆ ساڵی 1970 ئەو ئانانە خۆ من نازم کابراایەکە بوو حەزی نازم چوو بۆ هندستان بۆ کوێ بوو دا باش فکرم نییە لەوێ شای نازم جیای شای هێناوە نازم چۆن چێناوێتی هێناوێتی بۆ سلێمانی لێرە ناوەکەشی وەڵا ناوەکەیم لەفکر نییە ئێتر لێرە ئەو چای هێناوە لێرە دروستی کردو و یایەتی بەخەڵت تا نۆساکانەوە ئێمە لە پەنجاکانەوە ئێمە لێرن لە چلەکانی شو باوک لە بیستەکانەوە باوکم لێرە خەریکی شایشیە باشە وەستا مێژووی چایخانەکەی ئێوە چۆنا ینی باب و باپیرت و هەموو ئەوانە هەر خەریکی بوون وەڵا ئێمە لە باوکمەوە مەسەرە بە زۆری من مامێکیشم هەبوو تقریبی 100 ساڵ تەمەنی بوو ئەو تەوەی کە ژەرمە من لە دەرەوە بوو مامم لە مەتەقی هەورامان لە گوڵم ئەوە لە پێش باوکیشمەوە ئەو تەمەنیشیە بوو تقریبی 120 ساڵ ژیا ئەو هەر خۆی شایشی هەبوو شاخانەیە بوو ئێتر لەوە باوکیشم هەر پیشەیە گوتۆتە خۆی و ئێمە شەر لەو پیشەوە گوتومانە هەر خەریکی نیشەڵە باشە تا بتوانین لە شتان ساخ بێ و بەردەوام بن وەستا عومەر ئەو شتانەی ڕۆژانە لە چایخانەی شعب ڕۆیە ئێستا لەگەڵ ڕابردوو چی بوون یعنی ئەو شتە خۆشانەی کە لەم چاخانەیە ڕۆیە بەدەم چا خواردنەوە چییە؟ وەڵی زانین شون لەوانەیە ئێستا ڕابردوو تۆزێ باشتر بوو تا ئێستا ئێستا ئیشی شایشێتی تۆزێ زەحمەت بووە ئەو عانە تۆزێ شایشی ئێستا وەختی خۆی باوکم لێرە کە ئەمە ئوتێل بووە تەمان لە سیەکان و ئوتێلە دروست کراوە شای بردووە مەسەر بۆ سەرەوە یعنی ئوتێلەکە دوسێ قات بووە ئەگەر شایان بیستە بە جەرەسەکە جەرەسێ دوان سیان ئاوە لێ یعنی ئەوەنگە شابێنە بۆ سەرەوە ئێتر بۆ دوکانەکانی شەر هاتووشیان کردووە بەڵام زەحمەت نەبووە عانە چا بەڵام ئێستا تۆزێ ناڕەحەتە بەڵام هیوا هەیە مەسەر گەنجی وایە دانیشێت زروفی ئێستا لەگەڵ زروفی پارە ساڵانێکی هەشتاونەوەکانی فرقیە لەگەڵ ئێستا باشە وەستا عومەر زۆر جار کەسێک کە چالێ دەنێ لەگەڵ کەسێکی دیکە تاموتێژی چایەکە جیاوازە باش ئەمە نهێنی تاموتێژی چا لە تۆ چاکەیە یاخود لە شارەزایی وەستاکەیە ئەزانی چۆن فەرقی هەیە مەسە ئێستا خۆمان لێنی جیاوازی هەیە لەگە یشتراکە لینێ
نەشارەزایە ئێستاش مەسەن ئەگەر لی نەزانێ شاکە لێنێ نازانێ بەڵام من هێستا من خۆم شاکە لێ ئێستا من ئێمە پێش بنان لێ شو برای لێرە من خۆم شاکە لێنە فەرقی هەیە لە گەیشترا ئەوەیش خواتەوە فەرقی هەیە ئێستا زۆر کەسێ شاکە ئەلێ خەڵ چای دەتی تۆ خۆشتێکە تایتر بالفعلی هەرواشە خۆی باوکی مەستە خوافیکە کە شای تێکردو بۆ خەڵک کابرا شوار پێ شای خواردو چونکە شاکە دەتی خۆش بووە بەڵام منیش لەو قیاسەوە هەر خۆم گرتووە بۆ شایەوە خەڵکە قیاسی خۆمان خۆشترێکە لەوە کەواتە وەستا عومەر نهێنی چای خۆشەکەی چایخانەی شعب لێنانەکەیەتی یا جۆرەکەیەتی وەلا لێنانەکەشی شەرتە جۆرەکەشی شەر ئێمە 15 نوع تێکەڵەکەین دووشی سی گەورەشە بەڵام لێنانەکەی شەرتە تۆ با حەزە شایشی بکرە شازی شابێ بەڵام کە تۆ نەزانی لێنێ بە کەڵکی چییە ئەوێ لێنانەکەی شەرتیشە و کوڵانەکەیشی شەرتە باشە لە لای ئێوە ئەوانەی کە دێن چا دەخۆن زیاتر حەزیان بەو چانەیە کە بە شەکری وردە دەخورێ یاخود بە دیژلەما وەڵا ئێستا وەختی خۆی هەمووی شکری شیرینی یەخوا بەڵام ئێستا بۆ هەیە توهینەوە بووە زۆری شکری ورداخوا زۆری کەم شەکرەخوا یا ئێمە شکری کوڵەمانەیە دیژلەما زۆری بە شەکری دیژلەمەوەی خوا مەسەڵێ شاکە شەکی تێمەکە یا شیرینە خۆم شەکرەکەی تێیەکەم ئاوای خۆ تۆ باشە وەستا عومەر ئەگەر یا شەکەکەی چاکەی بۆ دانین بەڵێ باشە ئەمڕۆ چونکە ڕۆژی گیانی چایە و ئێمەش پێمان خۆش بوو بەڕێستان میوانمان بن بەس ئەگەر بابەتێکی خۆشە بە یاخود بە سەرهاتێکی خۆش لەسەر چاو چایخانەکە بۆ ئێمە بگێڕیتەوە شتێکی وا هەیە وەڵی چیم لە خوێتە شیوام لە بکردنەوە نازانم چی بژێڕوانی ینی چاخۆرێکی سەرسەختتان نەبووە شتێکی وا ڕووی تێکرد بێتن دوو کەس مەرجیان لەسەر چا خواردنەوە کرد دەبێ ئەم بڵێم 20 دەخۆم سی دەخۆ بۆ خواردنەوە بەڵێ بۆ خواردنەوە وەڵای بۆ هەمانە بەرە وەڵا زۆر لەو شانە بەسەر هەیە زۆر لەو شاخواتەوانێ و حەزی لە چای زۆریشە بەڵام ئێستا وەختی خۆی مەجموعێ لەو پیا و شاکانە هەبوون لەو دوکانێکمان و تەنیشتەم و هەموو دانیشتن ئەهاتن لەوێ شاکانی چای دەستی باوکمان نەخواردەوانێ ئەڵێ چامان بۆێن بە کاکشەری بۆمان بێنێ هیچ دەستی ئەوە زیاترێکە لەوە ڕێز عومەری وەستا شەریفی چایتی سپاس بۆ تۆ بەم بەیانیە لەگەڵمان بووی سپاس بە هیوای تەمەند درێژیتان و بەردەوامیتان هەمیشە بۆ ئێوەش زۆر سپاس لە سلێمانی هەمیشە لە خۆشییا بێت زۆر سپاس هەر لەسەر بابەتی چاخ خواردن ئەمێنینەوە چونکە ڕۆژی گیانی چایتر ئەمڕۆ حەقین بە چاخۆرەکان بە چا هیوادارین کە تا ئێوارەش دەچایتر بخۆنەوە دەبرۆی حەقی بۆ بکەنەوە خۆرم ڕۆژ نێوانی هەکە هەموو ڕۆژێ لەلای ئێمە ڕۆژی جیانی چایە هەموو ڕۆژێکیان ڕۆژی جیانیە هاوکارمان ئازەر لە هەولێرەوە لەگەڵمانە ئەوی ژەر لە بەردەم چایخانەیەکە بزانین چایخۆرەکانی ئەوێ ئەڵەن چی و بۆ ئەم ڕۆژە ئەڵەن چی یاخود بینیان لەگەڵ چاچۆنە ئازەر ڕاستەکە تا ئێستا چەند چیان خواردووە کە هێشتا سەر لە بەیانیە بەیانیتان باش ئێستا ئێمە لە شەقامی شۆڕشین لە شەقامی شۆڕش نزیکەی 6 چاخانەی لێکە وڵاتیان لێرە چای تێدا دەخۆنەوە بە تایبەتی بەیانیان لەگەڵیشدا نانی بەیانی دەخۆن ئەمڕۆ 21 پێنج بە ڕۆژی گیانی چادانراوە ڕێکخراوی گرتوەکان بەهۆی سوودە زۆرەکەی چاوە ئەم ڕۆژەی دیاری کردو دیارە چا خواردنیش هەر کللتورێکی کۆنیە لە کۆندا هاوڵاتیان چیان خواردە بەهۆی سوودە زۆرەکانی تەندروستیەوە ئێرە ئەم چاخانەی دیارە هاوڵاتیان بە بەردەوامی لێرن من لەگەڵ خاوەنی ئێرە قساکەم کە لێرە سەرپەرشتێکە تۆ پێم بڵێ ڕۆژانە چەند لەم چاخانەیە خوێتەوە وەڵی بەخێراتتان دەکەم یەکەم جار وەڵی چا زۆر دەخورێ چا ئەسفادە زۆر باشەیە عالەمەش زۆریش سەردانمان دەکا ڕۆژانەش چایەکی باش دەخورێ و
حسب جێ و شوێنی و عالم جێ خۆشیە جێت خۆش بچات خۆش بێ عالم زۆر سەردان دەکات زۆر باشە ئەو هاوڵاتیانەیەن بۆ ئێرە زۆرترین بۆ منە هاوڵاتێک زۆرترین چای خوارد بێتەوە چەند بووە بەخوای نەفەر هەبوو لێرە تا 12 13 4 چای خواردووە ینی بە شخصی خۆم دایکمێ بە سێ چار نەفەران 20-25 چایان خواردیە خۆ بینێ لەگەڵ چا خواردنا چۆنە وەڵام چا زۆر دەخۆم چایەکی بێتام چای دەخۆم بەخوای ڕۆژانە تقریبا 10-15 چای بەخۆم دەخۆم ئارێ بەخۆی چا نەبی ینی ئیشم پێ ناکرێ چا مێشک ساف دەکا ئارێ وەڵا بنیە بۆ لای تۆ چا خۆی با قسەت لەگەڵا بکەم چۆنی بانیت باش تۆ ڕۆژانە چەند چاخۆ بینێ لەگەڵ چا خواردنا چۆنە وەڵی بینم لەگەڵ چا خواردنی زۆر باشە زۆریش دەخۆم ڕۆژانە چەند چاخۆی وەڵا بێ حیساب هەر ئێستا پێنجم خواردو پێ چاو خواردبوو بەیان وەڵا بەس کەم شەکر دەیخۆم فێر بوومە ینی ئەویش لێ ڕاهاتنە کەم شەکر فترێک لەسەری بخۆی هەندێک لە وڵاتیان حەزەکە چاکی زۆر شیرین بێ وەڵی ئەوە زۆر خراپە ئەم کەم شەکر دەخۆم ئەها لێ ڕاهاتومە هەر فترێک ینی 6 مانگێک ئەو هەلە سەبر ناخۆشە زۆر بیدایەتەکەی بەس دوایە سەبر لێ ڕادەی ئیتر دەتوانی خۆ لێ ڕابینی کەم شەکر دەتوانی بیخۆت زۆر سپاس با قسە لەگەڵ تۆ بکەم سەرهاوی باشە دیارە ئێرە هاوڵاتیانە بە بەردەوامی کێن بۆ ئێرە خولای حەزن لە نانی بەیانیە لەگەڵیشی دیدا چا دەخۆن بەشێکیان نانی بەیانی و بەشێکیان چاو هەنێکیان بە تاڵی خۆن داخۆی بەشێکی سەر لە هاوڵاتیان زیاتر لە هەرێمی کوردستان چای ئێستا زۆ شیرینیش ناخۆن لەبرەوەی کە بۆ تەندروستیان خراپە چای تاڵە خۆنیان چایەکی تۆزێک بێشەکرە خۆن بەس هەکاراژە من خۆم یەکێکم لەوانەی کە ڕۆژانە چاک ئەگەر دوو چاکۆم بەڵام من تۆزێک بەتاڵی خۆم یانی چا تۆزێ پێویستە بەتاڵی خۆ یەکێک لە سوودەکانی چاژەوەی کە ژەوکسانی تێدایە بە تایبەتی چای سەوزی بەس لێرە لە ناو چاخانەکان چای سەوز ناخورێت زیاتر چا سەوزەکان لە ماڵەوە هاوڵاتیان بەخوانی ئامادەکەم بەڵام زۆرترین ئەو چای کە لێرە هەیە چای ڕەشە هاوڵاتیان چای ڕەش دەخۆن وەکووە وترێ ئازەر چا بە بێتامیە خۆن کەواتە تۆ بەتامەوەی خۆی ڕۆژی چایە دوان و بەبێ شەکرەوەی تۆ بەتامەوەی بەس هەکار بە بێتامەی خوا یاین بێتامەکە وێ مەبەستیانەوەتر ئەوونە چاخۆن بێتامێک نەنگن بێتام کردی بێت چایەکە بێت نا ینی بە بێتام ئەی خۆن ئێستا ئەو هاوڵاتیەش ئاماژەی بۆ ئەمەە ئەی خۆن ئیتر بێتامەکەن بەس دیارە ئازەرۆک و باسی کرد ڕۆژی چایە دوان و بەبێ شەکرەوە بە تامێ خوادێ باس ئازر کە لەگەڵمان بوو یەک مشکلەی چا هەیە من زۆر لی دەترسم بەڕاستی هاژە ئەگەنا وەکو چێژ لێوەرگرتن لە چا من بێزار نابم بەڵام کێشەی ددان یعنی ئەگەر زۆر ئاگاداری دانەکانت نەبی بەڕاستی چا مشکلێکی زۆر گەورە لە بۆ دروست دەکا ڕاستە بە تایبەت ئێستا کە چەندین جۆری چا هەیە کە زۆربەی ڕێکلامەکان بوون بە باشترین چا نەزانی کامیان باشترینە بۆ هیواین کە ڕۆژەکەتان بەخۆشی بەڕێکرد بێ بەرنامەکەمان پێشکەشکردن کە بابەتی هەمەڕەنگ تەندروستی هەمووی پەیوەندی بە ژیانی ڕۆژانە و تەندروستی ئێوە هەیە هیوادارین هەمیشە لە خۆشیان بمێنن هەمیشە چایەکانتان بۆ خۆشی و بۆ چارەسەرکردنی کێشەکان خۆنەوە سپاس بۆ ئێوە کە بینەری ئێمە بوون کاتێکی خۆش